ئێمە لە سەرەتای دەستپێکردنی خولەی پەرلەمانەوە کارمان لەسەرەوە کرد کە چۆن کۆدەنگیەک دروست بکەین لەسەر کەیسەکانی ژنان و ئەوەی ڕوبەڕووی ژنان دەبێتەوە لە هەرێمی کوردستاندا لە توندوتیژیەکان و لە هەتا دەگاتە کوشتن، چونکە کوشتن کۆتا قۆناغ و توندوتیژیە بەرامبەر ژنان. توانیمان کۆبوونەوەیەک ئەنجام بدەین بە کارێکی پێکەوەی لە ناو لیژنەکانی پەرلەمانە، لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەت، لیژنەی مافی مرۆڤ، لیژنەی ئاسایی، ڕۆشنبیری و لاوان ئەوقاف کە بەشدار بوون لە کارەکەیە، کارە پێکەوەیەکەیە. راپۆرتێکی تێر دەسەڵمان ئامادە کرد و ئاراستی حکوومەتمان کرد و داوامان کرد دانیشتنێکی پەرلەمان ئەنجام بدرێ مەبەستی سەرەکی چارەسەرکردنی گرفتی کوشتن بێ بەگشتی و تێیدا تەرکیزی سەرەکیمان لەسەر کوشتنی ژنان بوو و بەخۆشحاڵیەوە دانیشتنێکی تایبەت لە پەرلەمانی کوردستان ئەنجام درا. دانیشتنەکە بە ئامادەبوونی وەزارەتی ناوخۆ، وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی، وەزارەتی ڕۆشنبیری، بەرپرسی دیوانی ئەنجومەنی وەزیران گفتوگۆیەکی زۆر تێر و تەسەڵ کرا سەبارەت بە هەموو کارەکان و لە کۆتاییە ئێمە ڕاستپاردەی خۆمانۆک و پەرلەمان ئاراستی حکوومەت و وەزارەت تایبەتمەندەکان کرد. بەڵام ئەوەی کە جێی داخە لە ئێستاە ئەوەیە کە حکوومەت هەتاوەکو ئێستا وەڵامی ڕاستپاردەکانی ئێمە نەیاوەتەوەکو پەرلەمان وەکو لیژنە تایبەتمەندەکان کە ئەو کارەمان ئەنجامدا بوو. ئەمە جێی پرسیارە کە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامێکی نەداوینێتەوە بە ئەنجامدانی یاخود ئەنجام نەدانی ئەو خاڵانەی کە ئێمە تەرکیزمان لەسەری کردبوو. خاڵەکان کەمکردنەوەی ڕێژەی چەک لە ناو هەرێمی کوردستاندا، گۆڕانکاری لە پێدانی مۆڵەتی هەڵگرتنی چەک وەکو قۆناغێک بۆ ئەوەی کە چیتر چەک بەکار نەهێنرێ بۆ کوشتنەکان بەگشتی و کوشتنی ژنان بەتایبەتی. لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی داوامان کردبوو کە پێداچوونەوە بۆ ئەو موچانە بکا کە چەند ساڵە لە دروستبوونی ئەزمەی مالیەوە ڕاگیراون هەرێمی کوردستان و دووبار دەست پێکە بە دابشکردنی ئەم موچانە، چونکە ئێمە ئەزانین هەتا ئابووری ژنان بەهێزکردن ڕێژەی توندوتیژیەکان و جۆری توندوتیژیەکان کەم دەکاتەوە بەرامبەریان. بەڵام بەداخەوە هەتاوەکو ئێستا وەڵاممان دەست نەکەوتووە. ئێمە وەکو لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەت لە پەرلەمانی کوردستان لە حاڵەتی دروستبوونی هەر بێڕێزیەک بەرامبەر بە ئەندامێکی مێینەی پەرلەمان یاخود لە ناو جەلسەی پەرلەمانە بەکارهێنانی دەستەواژەیە کە سوکایەتی بە بەرامبەر ڕەگەزی مێینە ئێمە هەڵوێستی خۆمان دەربڕیوە و داوامان کردووە ئەندامەکە داوای لێبوردن بکات لەو هەڵوێستی و فراکسیۆنەکەشی داوای لێبوردن بکات لەو هەڵوێستی ئەندامەکەیان. ئەوەی کە جێی سەرنج بوو ئێمە لەم چەند دانیشتنی ڕابردووشە و حاڵەتەمان لێ بەسەر هاتەوە و فراکسیۆنی ئەو ئەندامە داوای لێبوردنیان کردووە و ئێمە دڵنیاین لەوەی کە هەر شێوازێکی مامەڵەکردن یاخود هەر بێڕێزیەک بەرامبەر ڕەگەزی مێینە ئەنجام بدرێ یاخود بوترێ دەستەواژەیەک بەکاربهێنرێ ئەمە تعبیر نییە لە ڕای فراکسیۆنەکان خۆیان، چونکە هیچ فراکسیۆنێکی پەرلەمانی ئامادەی ئەوەی تیان نییە بە ئاشکرا ئەگەر لەناوەش زۆر باوەڕی پێنەوێ بە ئاشکرا ئەم شتە بخاتە سەر ئەستۆی خۆی یان دانی پێدا بنێ لەبەرەوەی سوکایەتی کردن بە هەر ژنێک واتە سوکایەتی کردن بە نیوەی کۆمەلگا، سوکایەتی کردن بە مەبدەئی ئینسانیەت و ئەو دەواازەی کە هەمومانی لێەوە هاتوونێتە بوون. ئەو کەسە دەکەوێتە ژێر پرسیارەوە کە ئەو دەستەواژەیە بەکاردەهێنێ کە ئایا ئەو دەنگدەر دەبێت ئاگاداری ئەوە بێ کە کی هەڵدەبژێرێ بۆ ئەوەی نوێنەرایەتی ئەو بکە. ئایا ئەو کەسێک کە هەڵی دەبژێرێ باوەڕی بە سەرەتاییترین بنەماکانی یەکسانی هەیە تا ئاڕاستی پەرلەمانی بکە و نوێنەرایەتی بکە لە پەرلەمانەوە بتوانێت دەنگێکی بوێر بێت، چونکە هەر ئینسانێک نەتوانێت باوەڕی بە سەرەتاییترین بنەماکانی یەکسانی جەندەری هەبێ دڵنیا بە ناتوانێت داکۆکی کارێکی باش بێت لە پەرلەمان لە هەموو ئەو کەسانی کە متمانەی خۆیان پێبەخشیەوە دەنگیان داوەتێ. ئەمە ڕاستە بێت فراکسیۆنەکان و ئەحزابەکان بە وریاییەوە کاندیدەکانی خۆیان هەڵبژێرن و دەیان لێکۆڵینەوە دەیان تێست بکرێ بۆ ئەو کەسانە و بزانرێ ئایا ئەم کەسانە تاکوێ باوەڕیان بە بنەماکانی یەکسانی هەیە، بنەماکانی مافی مرۆڤ،
بنەماکانی مافی ژنان مافی مناڵان کەمایەتیەکان تاوەکو ئەم کەسە ئاڕاستەی پەرلەمان بکە بتوانێت نوێنەرایەتی بکە. ئەو یاسایی کە گرنگە و ینی ژنانیش بە شێوەیەکی تایبەت لە چوارچێوەی ئەو یاسانی یاسای بەرەنگاربوونەوەی توند و تیژی دژی خێزانە ئەو یاسایە کەم و کورتی زۆرتیایە ئێمە داوامان کردیانی هەموار کرێتەوە دواتر قسەکان لەسەرەوە بوو کە زۆر کێشەیتایە پێم وابێ یاساکەی لغاکرێتەوە و یاسایەکی نوێ هەر لەسەر بنەمای ئەو یاسایە داڕێژێتەوە چونکە ینی زۆر لە بەرگەکانی پێویستی بە گۆڕانکاری بوو لە ئێستا و پێشنیازە یاسایە لە پەرلەمانی کوردستانە پێشتر ئاڕاستی حکومەت کرا حکومەتیان خۆمان پرۆژە یاسایەکوانی هەیە لەو بارەیەوە ئەینێرین بەڵام دواتر دیار بوو دەرفەت نەبوو ئەوان بینێرن وەڵام ئێمەیاندایەوە کە تێبینەکانی خۆیان نووسیوە لەسەر پێشنیازە یاساکە و دەرچکراوە لەناو ئەم پێشنیازەی پەرلەمانە و ئەستا درافتەکە ئامادەیە بۆ خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێت لە پەرلەمانی کوردستان. بێگومان من ئەم پێشتری ژاماژەم پێیەوە کەم یاسامان هەیە بەڵام جێبەجێکرێن ئێمە زۆر لەو بوارە کەوتونێتە پێش عێراقیشەوە ینی ئەو یاسای بەرەنگاربوونەوەی تند و تیژی خێزانی تند و تیژی خێزانیە نەک ژنان بە تایبەت لە عێراق چەند جارێک تەقدیم کراوە لە ئەنجومەنی نوێنەران بەڵام بۆیان نەیانتوانیەوە بڕوا و پەسەند بکرێ و هەر نەخراوەتە بەرنامەی کارەوە ئەمە یعنی جێگای دەستخۆشیەکە لێرە ئەم یاسایەکاری لەسەر کراوە هی ژن نییە بەڵام بەشێکی زۆری تند و تیژەکان بەرامبەر بە ژنان ئێمە بۆیە لێمان بۆ بە یاساکە تند و تیژیە بەرامبەر بە ژن و یاسای ئەحوالی شخصی ینی زۆر لە مافەکانی داوە بە ژنان کە مەسەلەن بەڵام جێبەجێکردنەکەی گرنگە هەموو سندوقی کە دادگا پێویستە داینە لە کاتی جیاببوونەوەی ژن و مێردا کاتچێتە دادگاوە داوا پێشکەشەکات کە ئەبێ بۆ ماوەی 3 مانگ بڕکپاری دابنێت لەو سندوقە ئەو پیاوە تا ئێستا دادگا و سندوقی دانەنا هەم لە ڕووی تەندروستیەوە وەزارەتی تەندروستی بۆ شەڵتەرەکان و بۆ ئەو ژنانی تند و تیژیان بەرامبەرەکرێ بێ تەندروستی بەردەوام یعنی گرنگیان پێ بدا و تەندروستیان سیر بکرێ و گرنگی بە تەندروستیان بدرێ و چارەسەریان بۆ بکرێ تا ئێستا وەکو خۆی نەڕۆشتوە یعنی ئێمە گرفتە لە جێبەجێکردنی یاساکانە ئێمە بە خۆشحاڵیەوە قانونی عقوبات کە لە پەرلەمانی کوردستان هەموار کراوەتەوە و ئەو بڕگەی ڕاوەستێنراوە کە عذرێکی مخفف هەبوو بۆ بیان و کوشتنی ژنان بە شەرەف تەخفیفی عقوبەکەی کرد بەڵام لەگەڵەوە ئەو بڕگە ڕاوەستێنەوە وەکو جەرایمی تر وەکو کوشتنی تر مامەڵە لەگەڵ کوشتنی ژنان ناکرێ یعنی بیان و شەرەف نەماوە جێبەجێکردنەکەی گرنگە ڕێنمایی پێویست لە وەزارەتەکانەوە دەرچێ لە ئەنجومەنی دادوەریەوە بۆ جێبەجێکردنەکان هەندێکی نەکراوە هەند لە یاسای بەرەنگاربوونەوەی تند و تیژی خێزانیە لە مادەی دووە چەند جەرائیمێکی ئاماژە پێ زۆربەی و جەرایمانە بەرامبەر بەژن بەڵامەڵێ وەک ئەم جەریمانە نەیوتۆ تەنیا ئەم جەریمانە بەڵام لە جێبەجێکردنەکە تەنیا و جەریمانە کاری لەسەرەکەن یعنی مەسەلەن ئێستا جەرایمی ئەلکترۆنی زۆرە بەڵام لە یاساکە ناوی نەهاتووە و حەسریشی نەکردووە لە یاساکە نووسێتی ئەلە سەمیلی مثال باسی کردووە ئەم ناگرێتەوە هی تریش ئەگرێتەوە بەڵام لە یاساکە نەهاتووە کەواتە یعنی بەپی یاسای خراپ بەکارهێنانی ئامارە ئەلکترۆنیەکان مامەڵە لەگەڵاکرێ بەپی ئەم یاسایە کە مامەڵەی لەگەڵ ناکرێت وەکەم و کورتێکی کاوەیەکەم کوشتنی ژنان بە بیانووی شەرەف و هەر کوشتنێکی ژنان بێ ئەمە جینایەیە بەڵام ئەم یاسایە تەنیا محکەمەی جونحی هەیە کە داژنەنراوە محکەمەیە بەس حاکمێکی جون هەم قەزیان نابینێ یعنی چێتە مەراکزی شۆرتەوە نایەت بەپی ئەم یاسایە مامەڵەی لەگەڵا بکرێت کوشتنی ژنان ئەوانە هەمووی کەم و کورتیە لە جێبەجێکردنەکەیە کەم و کورتی هەیە لە ناو یاساکەیە بێگومان بۆشایی گەورەی یاساییمان هەیە کە یاسای تایبەتمان نییە بە پاراستنی ژنان و بە مافەکانی ژنان لە هەرێمی کوردستان